پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام دەفەرمێت لا هجرة بعد الفتح، لە دوای فتحکردن هجرەت نییە. هەمومان حەز دەکەین لەگەڵ پێغەمبەری خوا بووینایە عليه الصلاة والسلام و کۆچمان بکردایە لەگەڵی. هەمومان تامەزروی ئەوەین، بەڵام مهاجر پێغەمبەر عليه الصلاة والسلام کۆچبەر وەکو خۆی بۆمانی باز دەکە ئەزانن کێیە، ئەتەوێت ئەجری مهاجر دەستکەوێت، ئەتەوێت لە ڕۆژی قیامەت لەگەڵ مهاجرین حەشر بکرێ. جۆ لەم فەرمودەی پێغەمبەری خوا ڕابگرە عليه الصلاة والسلام. پێغەمبەر دەفەرمێ عليه الصلاة والسلام المهاجر من هجر ما نهى الله عنه. ئەمەیە مهاجر، ئەمەیە کۆچبەر. کۆچبەر ئەو کەسەیە کە واز لەو شتانە ئەهێنێ کە خوا پێی ناخۆشە، واز لەو شتانە ئەهێنێ کە خوا ڕقیلێتی. خوشکی بەڕێزم، ئەگەر ئەمڕۆ لە چک ناکەی، ئەگەر حیجابەکەت شەرعی نییە، دەی هیجرەتکە، کۆچکە، لە چکتکە، با حیجابەکەت حیجابێکی شەرعیە. ئەگەر نوێژ ناکەی برای بەڕێزم، خوشکی بەڕێزم، لەمڕۆوە نوێژکە. ئەگەر نوێژەکانت لە جەماعەت نییە، دەی ئەمڕۆ عەهد و پەیماندا بڵێ خوایە من لەمڕۆوە ئیتر نوێژەکانم لە جەماعەت ئەکەم، نەک بەس تەنها جومعە و جومعە بێن بۆ ماڵی خوا. المهاجر من هجر ما نهى الله عنه. بەڵکو ئەتەوێت ئەجر و پاداشتی ئەوە دەستکەوێ کەوا کۆچکەی بەرەو لای پێغەمبەر صلی الله عليه وسلم. کێ ئەیەوێ ئەمڕۆ کۆچکە بەرەو لای پێغەمبەر صلی الله عليه وسلم؟ پێت ئەڵێم جۆ ڕابگرە لەم فەرمودەی دیکەی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام کە خۆی دەفەرمێت العبادة في الهرج، العبادة في الهرج كهجرة إليه. عبادت کردن لسردمی فتنە، لسردمی زۆربوونی تاوان، وەکو ئەوە وایە هیجرەتت کردبێ بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم. چ سەردەمێک هێندەی ئەم سەردەمە فیتنەی تێدا بڵاو بۆتەوە؟ هیچ سەردەمێک هێندەی ئەم سەردەمە فیتنەی تێدا بڵاو نەبۆتەوە. ئەی گەنجی بەڕێز، ئەگەر ئەمڕۆ تۆ دەست بە دینەکەتەوە بگری، پارێزگاری بکەی لە تەوحیدەکەت، پارێزگاری بکەی لە نوێژەکانت، ئەوە تۆ کۆچت کردەوە بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەگەر ئەمڕۆ برای بەڕێزم دەست بە دینەکەتەوە بگری کەوا سەردەمی فیتنەیە، سەردەمی شەهەوات و شوبهاتە، ئەوە تۆ کۆچت کردەوە بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم.